کە دروست کراوە بە کەرەستە کەونەکان دروست کراوە کەرەستەکانی ئەو وەکاتی چ بووە خوشت و کەرپوچ و قوڕ و ئاڵدەر و کارێتە و گەچ تەبێ ئەو کەرەستانە وەختی کە دروست کراوە کەرەستەکە زۆر ئەو کەرەستانە وەچێستانە بووە ئەو قووەتەی نەبووە مقاومەی هەبی ئەوە دەبا چەند سارجارێک تعمیر بکرێ دۆژەم بکرێتەوە ئەوە لەبەرەوە پێویستە هەموو ساڵێک هەموو وەختێک ئەو مزگەفتە تعمیر بکرێ لەبەرەوەی ئەو کەرەستانە زوو ئیستێلاق دەبی لۆژەم کراوە لەلایەن نەوەی حاجی داودی کەویش ناوی داود ئەفەندی بووە ناوی داود ئەفەندی بووە قازی بۆ وەختی متەوەلیش بووە لەگەر برایەکانی ساڵی 1995 جاری یەکەم ئەو مزگەفتیان تعمیر کردووە لۆژەلیان کردووە دووەمین جار پاش جەنگی جیهانی یەکەم کە دەکاتە ساڵی 1970 پاش ساڵی 1970 ساڵی 1920 تا 21 ئەو کاتی دیسان لۆژەم کرایەوە پاش ئەوەی حرەمی مزگەفتی عوسمانیەکان حرەمی مزگەفتیان بەکار هیناوە لۆ بریندارەکانی خۆیان چونکە حرەمی مزگەفتیان کردووە خەستخانەی خۆیان ساڵی ئەوە دەرم ساڵی 1940 تا ساڵی 1980 پاشەوەی کە مزگەفتیان تەبی کاول کردووە پاشەوی پێویستی بە لۆژەمکردنەوە تعمیرە بووە ئەوجا متەوەلی مزگەفتی ئەو وەختی کە دەکاتە باپیرم ناوی مەلا ئەحمەد بووە لەگەر خەڵکی هەولێرێ هەستاێنا بە لۆژەمکردنی مزگەوت بەو شێوەیە کە ئێستا دیارە کە دەکات ساڵی 1920 پاش ساڵی 1920 هەروەکو باسمان کرد ئەوە دە کومبەتی تێدا بووە کردیتە ئەو وەختی کردیتیانە 14 کومبەت ئەو 14 کومبەتە تا ئێستا بەردەوامە یعنی هەرماوە گرنگترین گۆڕانکاری و نۆژەنکردنەوەی مزگەوتی حاجی داود لە ساڵی 1995 زاینی دوکانەکانی دەوروبەری مزگەوت سووتان ئەو کات متەوەلی مزگەوت حاجی داود ئەفەنی کوڕی حاجی هیدایەت کوڕی حاجی داود بە خۆی و براکانی ئاسەواری ئەو ڕووداوە لەناو دەبەن هەر بە کەرەستەی خۆی نۆژەنی دەکەنەوە دوای جەنگی جیهانی یەکەم لە ساڵی 1940 تاوەکو ساڵی 1970 مزگەوتی حاجی داود کاول کرابوو لەلایەن لەشکری عوسمانی حرەمی مزگەوت وەکو کەلاوەی لێدێت خوتبە تێدا ڕادەوەستێت پاش ڕاوەستانی جەنگ لە پاییزی ساڵی 1970 متەوەلی مەلا ئەحمەد حاجی هیدایەت بە هیمەت و کۆششی وەستا و دەستڕەنجینەکانی شاری هەولێر مزگەوتی حاجی داود بنیاد دەنێنەوە و ئەم جارە لە باتی 10 گومبەت 14 گومبەت لە سەربانی حرەمی نوێژدا دروست دەکرێ هەمان کەرەستەی بیناکۆنەکەی تێدا بەکاردەهێنرێ